السلام عليكم. شلوني ماما گیان؟ وضعت شلونه؟ خيري قربان كورونا همشتي قوري او طبقة جوانا شي لي قوري يا ربي بيه ويبي بینەرانی زێدە عزیزی کوردستان 24 سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی دیکەی بەرنامەی یاد و یادگار هاتوومەتەوە خزمەتتان دیارە شێوازی بەرنمەکە وایە کە ئەو کەسایەتیانەی کە بینەر هەرگیز تێر لە قسەکانیان ناخوات تێر لە بینینیان ناخوات ئێمە لەم بەرنمەیە بە درێژایی مانگی ڕەمەزانی پیرۆز بەسەریان ئەکەینەوە و ڕەنگە لایەنی دیکەی کەسایەتیان لە ڕێگەی پرسیارەکانمانەوە مەبەستمان بێت دەربخەین جگە لەو بوارانەی کە کاریتیا دەکەن مەبەستمانە لایەنی دیکەی کەسایەتیشیان بزانین ڕاوبۆچوونیان لەسەر شتە جیاوازەکانی ژیان وەربگرین من بۆ ئەم ئەڵلقەیەم زۆر بە سوپاسەوە میوانداری جەنابی مامۆستا ئیبراهیم حەکیم ئەەکەم کە معروفە هیچ ناونیشانێکیشی بۆ دانەنەی بڵین هونەرمەندە بڵین شانۆکارە بڵین ئەکتەرە بڵین دەرهێنەرە بڵین میدیاکارە چونکە لەنەوەتەکانی سەدەی ڕابردوو ڕۆڵتان هەبووە هەم لە دوکومنتکردنی ڕاپەڕین بە کامێرای خۆتان هەم لە دەستەی دامەزرێنەری کەناڵی جیاواز بوون بۆیە من زیاتر ناڵێم چونکە دڵنیان بینەر پێی خۆشە زۆرترین کات گوێی لە قسە و بینەری پێکەنینەکانی جەنابتان بێ فەرموو مامۆستا طبعا ئەمیش زۆر بە خێرات نەکەم ئیزەنابتان کە ئەو ئەرکەتان کێشا هاتنە لای من بەو ڕەمەزانەی و ئەمیش لە خزمەتتانە بم ئەوەی کە لەبەر ناو در و دەروونم هەیە پێشکەش بە جەماوەری خۆم بکەم بەرام پێم خۆشە چونکە کە جەنابتان هاتن من لەسەر قورعانێ بووم حەزم لێ لەسەر قورعانش ئاەتێکی بخینم پێشکەش بە جەماوەری خۆم بکەم ئەگەر بەرەکەتەکە لۆ ئەوەی بکەویتە ناو هەموو مارەچێ فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان والشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فبأي آلاء ربكما تكذبان فاتحة شبالي بدين لو روحي أو شهيداني كأما بسايوان توانيتمان أو برنامو أو تشتخوشانو أو كردستاني رزقار بكينو يمش لخزمتي نقولنا هتصفر شارك كان هبيتنو زور سپاسانە گەم زۆر سپاس بۆ جەنابتان مامۆستا ئیبراهیم من هەروەکو شێوازی بەرنمەکە لە سەرەتا ئەو پرسیارە ئەەکەم ئەگەر کەسێک مامۆستا ئیبراهیم حەکیم نەناسێت چۆن خۆتی پێ ناسێنی والله ئەمن کو خۆی پێ ناسینم ئەرێم ئیبراهیم حەکیم خزمەتکارێ ئەو ملەتەی بووە لە ئەوەلیوە وەختی خۆی قوتابی بووە و لە قوتابخانەی دەیەکێتی قوتابیان ئاشکرا بووە و بوویتە پێشمەرگە و لە ساڵی 68 و پێشمەرگایەتیم کردە و ئەو شەرەفەم بە خۆدایە و
لە ئاوارەی و ئاوارەی ئیرانێ بوویمەوە ئەو شەڕەفشم بە خۆدایە و دەگەر هونەرمەندی گەورە کاک محەممەد جەزای ڕەحمەتی کە شانۆگەری لەناو ئۆردوگای زێوەی بکەین و لە تیپی شانۆی شۆڕش بوویمەوە زۆر یعنی ئەو حالەتی سیاسی من ئەوە بووە و ئەمە ئەو شتانەیە کە تۆ باسیەکەی حتمما ئینسان هەمیشە مێشکی و بیری ئەچێتەوە بۆ لای ئەو شتانی کە زۆر شانازی پێوەکە بە خوددا ئەمان جێبدە من ئەمان زۆر شانازی بەوە یەکەم کە ئەمن هەندی زۆر جار فکری ئەەکەمەوە لێدانیشم لێم خوایە دەبی ئەمن چ خیانەتە دەبی خیانەتەکەم نەکردبی بەرامبەر ملەتی کورد بەرام کە سبەینان ئەچمە دەرێ هەستەکەم کە ئەمن چ خیانەتم نەکردیە لەبەر ئەوەی هەستەکەم کە ئەمن خەرکەکە پێشوازیم ئەکەت و ماسم ئەکەت و زۆر جار ئەوەشم لێ ئەەکەنەوە ماسم ئەەکەن ئەرێ وڵڵا دەستم لە ملی ئەەکەن و ئەرێم خوددایە حفزم کەی و جارە و خۆشەویستی ئەتو دایتەم و ڕسمم دەگەرەگرن و یعنی کە ئەسم ئەزانم کە ئەمن چشتێکم کردگەلۆ ملەتی خۆم زۆر شانازی پێوە ئەەکەم و شانازیش بەوە یەکەم کە کوڕەکانم توانیتم کوڕەکانیشم پەروەردە بکەم بە پەروەردەی کوردایەتی کە یەکمان مۆستا قانون سیاسی و کارۆخیش یەک لە هونەرمەندە باشەکانە و ئیدی کە شەر خەریز مەحەد زەمیلێ و لە کۆڕەکتیر کۆمە یعنی توانیتم چەند کچتان هەیە من 4 کوڕ و 2 کچم هەنا ئەرێ وڵڵا کوڕەکانیش کارۆخە و هەندرێنە و هەڵگوردە و هۆگرە و چایەکان ئەوەی کە لێ تێپەڕیمە پێشمەرگایەتیم لێ کردیا هەموم ناو لێ ناینا کیشەکەشم ناوی فێنکە و ئی گەورم لە مێژە بە مردمدایە کچەکەی دکتۆرە و هێچی محامیە و سێبەریش دەگە کارۆخی زۆر ئیشی کردی و ئەوی شەر توانیتم زیادبی ببین عائیلەکی هونەریە وعلى الدانشجا مقصدهم يعني دكتور لوين اول شيء هو ده شيء ها هاي الشيء لا بعد الشيء انا بدل يا خمرة وعلى بلدنا حتى عشان انا كل شيء ده بدا وعلى بلدنا هو لك اخوابي حالتي تعرف ما لي اخواتي شمينا كل وما هي شيء ها استغفر الله بابا كم رجوع بو مواد وشيتني بس ديار عمل شيء بو ما تزانم برو سر خود دبینی و مقصدم دکتۆری دەبینیەوە برو ناکرێت لەگەڵ جەنابتان دابنیشم باسی دۆخی هونەری کوردی نەکەم ئەزانم داخلە دڵی دۆخی هونەر چۆن ئەبینی و هەستەکەی ئەوانەی کە ئەبێ گرنگیان پێ بدرێت بەداخەوە ئێستا پشتگوێ خراون یان بەو شێوەیە نییە واللهی ئەوەی ڕاستی بیتن ئەمە زۆر بەغەرەت دە دراما گەشت بووین باش دوای ئەوەی کە ئەمن لە ئاخر درامایەکە کە دەگە کارۆخی ئیشم کرد زانیم دراما سنعەتە ئەمە دەو سنعەتەی هێشتا لێ تێ نەگەشتینە بەڕاستی پێ بنێم لەو سنعەتەی نەگەشتینە لەبەر ئەوەی تورکیا ئیران ئەوانە لە مێژە دەوڵەت و لە مێژە ئەوان لە سەنعەتەکە تێگەیشتن بۆیە چەندین ساڵە پێمانە یعنی کە هاتن یعنی ئەو کامیرە و ئەو ئەجهیزە و ئەو تەقەنیات و ئەو شتەیان هینا هەمووی بەخۆیان ئیشەکەیانە کرد بەڕاستی ئەمن ئەجایبیمە قۆبچەک بپێریان و ئەنا ئەوە دەنگە بە سێ کامیرە ئیشانە کرد تۆزەک لەسەر ئەوە چی کەت بە هەمووی یعنی ئێمە وەنیە ئێمە زۆر سەیرە یعنی بەڕاستی ئەمە نەگەشتینە و ئاستەی ئەمە خەریجی ئەکادمیەشمان هەنا بەرام هێشتا نەگەشتینە ئەو ئاستەی کە لەو سنعەتەی بزانین ئەوە سنعەتە بەرنامەکە ناوی یاد و یادگارە پێم خۆشە بزانم چی یادەوەریەکی خۆش یان ناخۆشی مامۆستا ئیبراهیم حەکیم هەیە کە هەرگیز لە زاکیرە و لە یادەوەری ناسڕێتەوە والله یادیگاری ناخۆشم هەنا یادیگاری خۆشم هەیە یەک لە یادیگاری ناخۆشەکان ئەوە بوو کە ئەمن ئەو ڕۆژەی کە شۆڕشی ئەیلول تێکچوو زۆر لەکرە من عاجز بووم لە ئۆردوگای زێوەی بووم
یادگاری ناخۆشتر لەوەی ئەو ڕۆژە بوو کە ئەمە ریفراندۆ من کرد زۆر کەیفم هات بە پێکەنین و ئەڵڵاه ئەکبەر و بە ئەی ڕەقیب چوومە ژۆرێ و بە فرمێسکی خۆشی چوومە ژۆرێ و قەلەمەم هەرگرت و لێمدا لە ریفراندۆمی گریانیش ئەوە بوو کە 16 ئۆکتۆبر ئەمە سبەینەکەی کە هەرستام ئەو کوڕی لە ئێستا ئەندام پەرلەمانە کە گریا گۆتی ئەوە خلاص کەرکک ڕۆیشت ئەمن هەنگی زۆر گریام زۆر عێدزم زۆر زۆر ئیدی کە ئینسان بەڕاستی ینی ئەمە لە خەونێ خۆمان حەزمان لێبوو خەونی وها جوان ببینین بەرام خەونەکانمان هەمووی بێسەر و بەر دەرچوو بەداخەوە باش مامۆستان نێوانت لەگەڵ خوێندنەوە چۆنە خوێندنەوە کتێب خوێندنەوە بینت هەیە لەگەڵی خوێندنەوەم هەیە و زۆر ئەخینم و شعریش ئەنووسم باشە بیرت دێ یەکەم کتێب چی بوو کە خوێنتەوە والله یەکەم کتێب شعرەکانی قەدیمی شاعران بوو مام هێمنی و هەژار کوریانی و ئیبێ کەسی و ئەو شاعرانە بوون کە هەستی نەتەوایەتیمان ئەجولان دەگەر کورد و کوردستانی ئەوەی ئەمین زەکی ئەوانم ئەخیندەوە و خانی لە بزێڕینم خیندەوە ئەو قەڵای دمدم و ئەوانن کە ئەخیندەوە و دومینیش مەسەلن ئەو داستانانە وەک قەڵای دمدم و ئەوانە کە ئاشەن خیندەوە دوایە کردمانە مەسرحیە ئەگەر کات بگەڕێتەوە بتانی اختیاری نوێ بکەی شتی تازە هەڵبژێری لە ژیانتە ئەوەی کردوتە ئەیکەیتەوە ئەوەی کردومە پێشی ڕاپەڕین زۆر شانازی پێوە ئەەکەم لەبەر ئەوەی کردومە کە پێشمەرگایەتیم کردیا ئەوە پێش ڕاپەڕین زۆر شانازی پێوە ئەەکەم چونکە بە بێ مقابل ئەو پێشمەرگایەتین کردیا بەنان و جلکی خۆمان کە شانازی پێوە ئەەکەم تەسویری ڕاپەڕینیش ئەویش هەر شانازیەکی زۆری پێوە ئەەکەم بەرام پاشی ڕاپەڕین زۆر شتەیە مەسەلەن کە کردیتم نانێم شانازی پێوە ناکەم بەرام ئەلێم خۆزکە نەم کرد بە خۆزکە نەم کرد بە تێگەی حەزم لێ نەبووە حەزم لێ بووە هونەرمەند بم چونکە بارزانی نەمەر ئەفەرموویە هونەرەکەت لە هەموو ملەتەکە بەرام حیزبایەتیەکەت بەزبالۆ من بێ بەس هونەرەکەت لەو ملەتە دەبی مامۆستا ئیبراهیم حەکیم بەچی زۆر تووڕابێ بەچ تووڕابم بەچی تووڕابم واللهی بەوەی تووڕابم کە من کابرایەکم خەباتەکەم کردیا خەباتێکی گەورە و گرانم کردیا ماندی بوویمە پێوە شەون و خونیم کردیا دەگەری مندارێکی بینن بیکەنە مەسوولێ من مراهیقەشی بینن بیکەنە مەسوولێ من کە من 52 سال خزمەتی کوردایەتیم کردیا ئەمن ئیعاز لە مندارێکی وەرگرم ئەمە تۆ تووڕاکە زۆر تووڕەمەکە باشە چ سیفەتێکی خۆتت زۆر بەدڵە سیفەتی ئەوە تایبەتمەندیەکی کەسایەتی شخصیەتی خۆت ئەوەیە کە داخلی مەجلیسەکی بووم یعنی هەستەکەم ئەو مەجلیسە ڕۆناچێکێکەویتە ناوێ بە قسەی خۆش و بە ئەوە و یعنی وهەی لەیان لێ ئەەکەم کە کەس ڕەخنەم لێ نەگریتن چونکە من بە منتیق قسە ئەەکەم دەگەر مراهقان وەک مراهقە قسە ئەەکەم دەگەر پیرەمێردان وەک پیرەمێرد قسە ئەەکەم دەگەر ئافرەتان یعنی بە ناسک و نەزاهەت قسە ئەەکەم زۆر خۆشارێ والله تێگەی کارۆخ زۆر جار ڕەخنەی ئەوەم لێ هەگرێ ئەرێ بابە ئەوە چێتوان دەحەست لە ماچێ کوڕم ئەرێ ماچ غذا ڕۆحە لە ناو دەمارەکانت ئەسوڕێتەوە ئەتیکو بەڵێ هین مامۆستا کارۆ حەزی لێ نییە کارۆخەرێ من حەزم لە ماچی نییە میشەمە گۆڵای کوڕم بە من ڕۆژێ 100 جار داکت ماچکەم یاخوا هەر پێکەوە بمێنن باشە دێنە سەر باسی پەیوەندی خۆشت لەگەڵ هاوژینەکەت هاوسەرەکەت یاڕەبی هەر هەمیشە پێکەوە گەشت و تەمەندرێژ و لەش ساغ بن تۆ دائیمەن جەنابتان ئەبن بە هۆکاری دڵخۆشی مەجلیس کە بێتاقەت ئەبن
کە خۆتان ڕۆژێک بۆ نمونە بێتاقەتە بن شتێک بێتاقەتانەکە ژیان بێتاقەتانەکە دەردەدڵ بۆ کێ ئەەکەن پەنا بۆ کێ ئەبن قسەی بۆ بکەن بەو قورآانەی جێبدە من زۆر جار ئەو هەندە عادزم ئەچمە بازاری یعنی هەندێک نەوە ئینسان هەیە سوالی ئەو قۆڕت لێ ئەکا هەندە قۆڕت لێ ئەکا بە من بەس مەجبوریشم کە جوابی بدەمەوە چونکە ئەگەر جوابی نەدەمەوە کە هاتمەوە خەفەتی لێ خۆم ئەمن درێ ئەو کابرایم لۆشکان ئەوجا ئینسان کە زۆر جار ئەمن کە عادزە بم کە دێم و مارێ یعنی عادز مەکەن یان ئەوە مەکەن داچە کارۆخی ئەزانێ لە دوو چاوی ئەزارێت و پیاوە کە بەخوای لە ئێکی عادزی ئێزا بزانە لە چه عادزی دەردەدڵی بۆ ئەەکەی ئیتر باسی ڕۆژەکەتی ئێزارێ دەوەرە کرێوەرە دانیشەوەرە خۆ لە چه عادزەکەی ئێستا بەرەو قاعەی شعبەچین پێش تۆزێ باسی ئەوەت کرد وتت هەندێک جار کە ئەگەمە بەردەم قاعەی شعب ئەگریم بۆ چم بیرەکەویتەوە ئەوەم بیرەکەتەوە کە ئەمە هونەرێکمان پێشکەش ئەکرد کە پێشمەرگایەتی بوو کە کوردایەتی بوو کە ئەمان کرد یعنی شان بەشانی ئەوانە چەندان لە دائیرەی ئەمن و لە ئیستیخبارات و لەو شتانە ئەمە بانگەکراین و قسەیان پێ ئەگوتین یعنی کە ئێستاش تەماشا ئەکام ئەمن بە گەنجاتی ئەهاتمە ئەو قاعەی شەعبەی یعنی مەئاساتە بەڕاستی ڕۆژانەی ڕەمەزان تۆ بە چیەوە خەریکی شەوان پارچێ و ئەەکەی پێشەوەی پارچێ و بکەی ئەخەوی یا هەر تا و کاتە بە خەبەری قورئانە خوێنی مناڵەکانی سبەینان ئەمن شەوێ ئەچم دەوری سەعات سەی ئەچم نانی گەرم دێنم کتریە دانێم لەسەر ئەوەی و ئەچم نانە گەرمەکەی دینم و داچە کارۆخی هەرستینم و هەستا ئەوە چاشم لێ نایە و ئەزا شەوێ دانیشین هەتا ئەبیتە ئەوەی وەختی ئەوەی نانەکەی خۆین و نوێژێ خۆ ئەەکەین دوای سەعات نۆی هەرستم سەعات نۆی هەرستم دەست نوێژە ئەشۆم دەست بە قورئان خوێندنەیەکەمە تا نیوڕانێ تا سەعات دوی ئیسراحەتێکی ئەەکەم دوو نیو ئیسراحەتێکی ئەەکەم هەرستمەوە بڕەکساوە ئەشۆم دوایە دەست بە الله ئەکبەر هەزار حەیف تەماشای برا هەی هەوار هەیش ئەوە بوو برادەرانە هەموو چێوەچوون زۆر بافێر جەلال بەیار نەوزان ڕەمەزان سەمیرە سەعدون ئەوە بوو برادەرانە خۆشەویستانە چێوەچوون کە لێرە لەو خۆمانە وچ خوشکو برایە ئەرشای ئەمە لێرە سەنگەری خەواتێ ئەمە بوو کە دژی ڕژێم خەباتمان نەکرد زۆر جار لەو قاعەی شەعبەی یعنی پەنجەرە ئەشکا دیوارە ئەشکا دەرکە ئەشکا لەبەر ئەوەی خەرک ئەوەندە زۆر ئاهات کە ئێستا من کە لێرە هەموو جارێ تێپەڕم یعنی هەست ئەەکەم کە ئەوە مارێ منە شۆفەریان لێدایە ئەمە فرسەتێکی باشە مامۆستا پرسیاری ئەوە بکەم چ داواکاریەکت لە حکوومەت هەیە لە وەزارەتی ڕۆشنبیری ئێرە قاعەی شەعب بوو تێگەی دوایە ناویان لێنە قاعەی ئەبن مستەوفی لەبەر ئەوەی لە شێستەکان ئەوە تەسیس کرا یعنی ئەوە وەک ئەوە بیتن
تاریخەک بوو ئەوە مێژووەک بوو ئەوە تراس بوو لۆمە کە تێچاندا معناوەیە ئێستا ئەمە هیچ قاعەکی مواسەفاتمان لێرەوە هەولێرەی برێ قاعەکی مواسەفاتی فەنیوان هەبینیتمان میدیا لەو مەسرح دەست نادا قاعەی سەقافەش دوورە لێرە قاعەکی نێزیک بوو لە ڕووی ئیناڕا لە ڕووی دەنگ هەمووی کامل ئەوە بوو ماوەسە با وردە وردە بجوڵین و لەو دڵتەنگیە بێیتە دەرەوە بینەرانی فرمێسکی تۆ بینن بە تەکیدی بێتاقەتە بن ئاگداریان شیشە بە دایکی مناڵەکان دایکی فێنک و کارۆخ و سێبەر و ئەو مناڵ ئەو کچە و کوڕە جوانانە زۆر جارە وترێت مامۆسای برایم حەکیم زۆر بە سەریحانە و ڕاشکاوانە خۆشەویستی خۆی دەرئەبڕێ بۆیان چی بەو پیاوانە ئەڵەی کە شەرمەکەن لەوەی خۆشەویستی خۆیان بۆ خانمەکانیان بۆ ژنەکانیان دەربڕن بخۆی ئەوانەی کە ژنێ خۆ ئەزیەتە دەنویان ژنێ خۆ بە ئینسان نازانن ئەو ئینسانانە ئینسان نینە ئحساسیان نییە یعنی ئەوەیان نییە یعنی هەستی خۆشەویستی لە ناو دریان ناجوولێ یانەوە تا ژنەکانیان زۆر دەگەریان خراپە یانەوە تە بە خۆیان هەستیان مردیە چونکە چەپرە بەدەستەکی لێ نادرێ وەکو کەسایەتی و شخصیەتی خۆت ڕقت لە چ جۆرە تەبیعەتێکە ڕقت لە چ جۆرە سیفاتێکە لە ئینسانەکانە ئینسانی دووڕوو ئینسانی دووڕوو ئەزمون تێ لەگەڵیان ئینسانی دووڕوو مەسەلەن هەیە دوو نەوع ماچەیە جارێکی کەس بەحسم کردیا ماچی ڕیایی و ماچی خودایی ماچی خودایی ئەو ماچەیە کە ئەتوو بەدر ماچەکەیەکەی ماچی ڕیایش ئەوەیە ئەتوو ئەزانی یعنی ئەوە خاص لەو پانکردنەوەیە قوربان بە قوربانت بم گەورم سەحەتت زۆر باشی مرد ئەو لە ئەو لای ماچەکە ئەوە ماچی ڕیاییە ئەو ماچە ئینسانی يعني متملق وأنا أمن كيف إنساني متملق نهاية براستيك ببرم مرزية خاني شيادي بخير ليك لجورانيا كان ناوي أنا ماتشي خدايي وماتشي سينمائي الله ورا ماتشم ده ماتشي خدايي كبيزارم لماتشي سينمائي أري ماتشي خدايي مين ما بله أو شتيكي ديكه باشا ما باسی ئەوە بکەین عید میلاد و جژن لێدایک بوون و شتت بۆ کەن لە ماڵەوە بە خوددا هەندێک زۆر جارەکەن لێم خڕبنەوە کێکی دینن ئەوزا من هەر ئاگام تۆشۆوانی دیکاریەکی حوتە عید زەوازنەوەکەن زەواز ئەوزا کچەکەم ئەبینم شەوێ ئەمن هەر لە بینیشم نییە ئەوە عید زەواز و مەوازە ئەوان وەبینیتیان وڵا ئەبینم خڕبنەوە هەموو خڕبنەوە دێم خێرا و حەقڕ بووینەوە ئەنگۆ واللهی ئەدێن خێرا ئێزا کچەکەم سێمەر بینم دێت بینم مێز ڕازاندراوە چیە بابەوە چ خەومایە کورە دیوە عید زەوازت نییە ئێزا عید زەوازەکەش بلێ ڕۆژەکی شتێکی سەیر بەڵێ وڵا ئەمن عید زەوازم بۆ هاتمە بازاڕی باخەرم هیچی تێدا نەبوو تقریبا 10,000 دینارێکی تێدا بوو گوتم بە هەر بکەمە پێکەنین چوم قەفیسەیە قەفیسی ئەوەی زەردا ئی بەلوعینیە وڵا قەفیزەکەم لۆ کرد دەگە دەستی خۆ و چاکم کرد و تێگەی وەرە ژنێ وەرە گوتی چییە گوتم سۆپرایزم لۆتەیە گوتی سۆپرایز تێ ماروێنان گوتم باخەرت بەتارە گوتم باێزا وەرە دەی خوا ناردیتی گوتی هەشتوە سەری مارەچێت وێران کردیا وڵا لۆم دەریا گوتم دەستت بینە خەلی بوو گوتی بە قورعان گوتی وە لە چێتی نایە وڵاوچی هینامە دەرێ قەفیز و دەدەستم کرد بۆ پێکەنینە جوانترین دیاری بە خودای باشە وردە لە کۆتایی نزیکە بینەوە حەزەکەم بزانم لە چ کەسێک خۆش نابی ینی عەفوی ناکەی حەز ناکەی بە هیچ شێوەیەک بێتەوە سەر ڕێگەت واللهی لەو کەسانە غەیری دوو ڕووەکان لەو کەسەی عەفوی ناکەم ئەوەی بۆ باعثی ڕزقی عالەمێ ئەوەی خیانەتی کرد ئەوەی کە ئەمەی فرۆشت قەت یا ڕەبی گەردەنی ئازانە بیتن چونکە هەزاران کەسی ئاوارە کرد هەزاران کەسی برسی کرد لۆ مەسلحەتی خۆی ئەمن گەردەنێوی ئازاناکەم وەک بسلمانێک لێی خۆش نابم باشە من کاتێکی زۆر پرسوود پڕزانیاری
لەگەڵ جەنابتان بەسەر بەردەم ڕۆماندوومان کردی هیوادارم ئێوەش چێشتان بینی بێت لە پرسیارەکانتان بەدڵ بوو بێت هیوادارم یانی داوای لێبوردنەکەم کە یادگاری ناخۆشیشم بیر خستیتەوە بەڵامی تر دوجار ئینسان یادگاریەکانێتی بە خۆش و ناخۆشەوە بە تاڵ و شیرینەوە بە هەوراز و نشیەوە و بە بەرزی و نزمیەوە هەموو ئینسان دروست دەکەن چکە هیچ کەس بە خۆشی و خۆشببختی ناگات بەوەی کە خۆی ئەوێت ئێستا دەفتەرەکە شەخەمە خزمەتت بۆەوەی یادگاریەکمان بۆ بەرنمەکە و بۆ بینەران بۆ بنووسی ماندوو نەبییت و لە شت ساغ بێ مامۆستاگیان هەر بژی زۆر باشە خۆشەویستیێمەی